چ لە ڕووی خواستەکانەوە یان لە ڕووی کاری بازرگانی و بڕی قازانج و داهاتەکان و دامەزراندنی کارمەندی نوێەوە بەتای کۆرۆنا بە ئاستێکی زۆر کەرتی پیشەسازی گەشتکردن و فڕۆکەوانی بە تەواوی لەناو بردووە و ئێستاش لە زۆربەی کۆمپانیاکان دەبیستین کە خواستی گەشتکردنی ئەمریکیەکان بە فڕۆکە بە ڕێژەی سەدا 98 دابەزیوە. هەندێکیش باس لەوە دەکەن لە کۆی 100 کورسی فڕۆکەکانیان تەنها 13 کورسیان گەشتیاری لەسەر دادەنیشێت و هەندێک کۆمپانیای تریشمان هەن دۆخیان لەم بارە باشتر نییە. دەبێت ئێمە لەلایەنە پەیوەندیدارەکانی ئەمریکا لە گرنگی کەرتی فڕۆکەوانی و گەشتکردن تێبگەین. ڕاستە کەرتەکە بۆ لایەنی خۆشیەکان زۆر سوودی لێ دەبینرێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەڵسوڕێنەرێکی گرنگی ئابووری وڵاتەکەشمانە و زیاتر لە ملیۆنێک کەس بەڕاستەوخۆ یان ناڕاستەخۆ کاری تێدا دەکەن و سەدان ملیار دۆلاریشی تێدا خەرج دەکرێت، بۆیە کاریگەریەکانیشی لە هەر دۆخێکدا دوو هێندە دەبن. لەو بڕواایەدام ئەگەر پاڵپشتی خێرا و دارایی حکوومەت بۆ کەرتی فڕۆکەوانی نەبێت، ئەوە پێشبینی ناکرێت لە ماوەی ساڵێک تا 2 ساڵی پاش کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆرۆناش ئاستی گەشەی کەرتی فڕۆکەوانی بۆ دۆخی ڕابردووی بگەڕێتەوە. ئەو کاتیش دەبینین کۆمپانیاکان لە سنوورێکی بەرتەسکدا گەشتی وڵاتان دەکەن و ژمارەیەکی کەمتریش لە فڕۆکە لە ئاسماندا دەبن. ئەو کاتیش دۆخی ژیان سەختتر دەبێت و کەسەکان ناتوانن لە هەرکوێ حەز بکەن نیشتەجێ بن، چونکە دەبێت بیر لە بەرزی کرێی گواستنەوە و هاتوچۆشیان بە فڕۆکە بکەنەوە.